دەستگای نووری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری شەشەمین کۆنگرەی خۆی لە شاری هەولێر بە ئامادەبوونی 237 ئەندام ئەنجامدا. لە کۆنگرەکەدا سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی کارگێڕی دەستگای نووری حیکما هەڵبژێردران. ببێت بە سەرۆکی دەستگا با دەست باشکاتەوە. دەستان خۆش بێ زۆرینێ. سەرۆکی دەستگاش باز لە هەنگاوەکانی بەڕێوەچوونی کۆنگرە و بەرنامەی کاری داهاتوو دەکات و دەڵێت هیواخوازین لە هەر ئاوادانی و شوێنێک تایبەت بە خزمەتکردنی قورئان و پەروەردەکردنی تاکەکانی کۆمەلگا بنیاد بنێین. بەنیازین و عەزممان جەزمە کە زیاتر و زیاتر لە خزمەتی قورئانی پیرۆزدا بین، هەرچی هۆکاری سەردەمیش هەیە زیاتر بیگیرینە بەر لە پێناوی سەرخستنی ئەو پرۆژەیە کە بریتە لە هەوڵدان لە بۆ پەروەردەکردنی تاکانی کۆمەلگا تاوەکو لە نەتیجەدا ببنە کەسانێکی چاک و چاکەکار، ببنە کەسانێکەوە کۆمەلگا لە ژێرسایاندا بحەسێتەوە لە بۆ خۆشیان بەختەوەری دنیا و قیامەتدا. ئێمە پێمان خۆشە هەرچی ئاوەدانی هەیە لە وڵاتی خۆمان لە قەیەکیان بازنەیەکی دەستگای تێدا بیتن لە بۆ ئەو خێر و بەرەکەتەی کە تێیدا هیچ جێگایەک لێی مەحروم نەبیتن. ئەندامانی کۆنگرەش باز لە بەشداری گەرم و گوڕیان لە کۆنگرەکەدا دەکەن کە بەهۆیەوە برایەتیەکی باش دروست بووە. هاوکات خوشکانیش بەشداریەکی کارایان لە کۆنگرەکەدا هەبوو. بەژاری الحەمدوللا زۆر باش بوو بە بەشێوەیەکی زۆر چاک بەژاریان کرد لە خوشک برایەکان. بەژاری خوشکانیش الحەمدوللا بەشێوەیەکی زۆر باش بوو، خوشکانێکی زۆر تێدا بەژاریان کردبوو لە کۆنگرە شەشەمی. هەنگاوەکانی زۆر باش بوو. الحەمدوللا کۆنگرەی شەشەمی دەستگای نووری حیکما بەشێوەیەکی زۆر باش بەڕێوەچوو. هەر لە سەرەتاوە بە سەرکەوتووی دەستی پێ کردووە و بە سەرکەوتوویش کۆتایی پێدێ. ئومێدی زۆر گەورەمانە سەری هەڵچنیوە، چۆن لە ڕابردووە الحەمدوللا جێگەی ئومێدی ئێمە و هەموو مسلمانانی کوردستان بوونە بە تەئکید لە داهاتووشە هەروە دەبێ و ئومێدی باشمان هەیە بە کارەکانیان دیارەکە ئینشاءڵڵا لە داهاتووە کاری باشتر و جددیتر ئەنجامەت. الحەمدوللا زۆر گەرم و گوڕە، چەند کەسێکی کەم نەبێ کە هەر یەکەی بە عوزرێکی دیاریکراو نەهاتوون. سپاس بۆ خوا ئەندامانی کۆنگرە بە گەرمی بەشدارن و سپاس بۆخوا تا ئێستەیش بە ڕوحێتێکی برایانەی زۆر بەهێزەوە کۆنگرەکە بەڕێوە ئەچ. دەستگای نووری حیکما لە ساڵی 2007 دامەزراوە، لە ئێستادا 18 لقی فەرمی هەیە. دەستگاکە ئامانجەتی لە سەرجەم شار و شارۆچکەکان لق و بارەگای هەبێت تاکو لە ڕێگەی قورئان و پەروەردەیەکی دروستی ئیسلامیانەوە زیاتر خزمەت بە توێژە جیاوازەکانی کۆمەلگا بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.